کەسانی بە ئەزمون و خاوەنی مێژووی تایبەتی خۆیان و بەشداریکردنیان لە شۆڕشەکان و بۆ خۆشیان کە ئەزمونێکی باشیان هەبێ لە بوارەکەیە دیارە مێژوویەکەن کە ئەبێ هەمیشە شانازیان پێوە بکرێت و بە تایبەتیش ئەگەر ئەو مێژوو بخرێتە دووتوی ئەدەبیات و نووسینەوەیان لە دووتوی کتێب و چاپ و بڵاو بکرێتەوە بۆ خۆی جارێکی ترە بێتەوە بە مێژوویە کە بۆ دەماودەم و نەوە بە دوایینەوەیە ئەمێنێتەوە. سێ چاپکراوەی نوێم لەبەردەستەیە کە هی بەڕێز باڵێز دکتۆر محەممەد سابیرەکە هیچیشان بیرەوەریەکانم لە غوربەتدا ئەمە ڕاگوزەرێکە بەناو بیرەوەریەکانی دکتۆر محەممەد سابیرە لە گفتوگویکی کراوەدا دیارە گفتوگۆکە لەلایەن بەڕێز جەمالۆلۆ کراوە. ئەمەی تریشیان بەشێکە لەو نامانەی کە لە شاخ و لە شۆڕشی نوێ ئاڵۆگۆڕ کراوە کە تایبەتن بە خۆی لە دووتوی ئەم چاپە و ئەم کتێبەیە بڵاوی کردوێتەوە. ئەمەشیان ئەلبومێکی تایبەتە. قساکەم لەسەر هەرسێ چاپەکەی بە میوانداری بەڕێزان کە لە ستودیۆ لەگەڵ دکتۆر زۆر بەخێر باش سپاس بۆ ئامادە بوونت. خۆش بن. بیرۆکەی چاپکردنی ئەمانە بە هەرسیشانەوە لە چێوە سەرچاوی گرتووە ئەتی وەک مێژوو بمێنێتەوە یان چی ئامانجێکی ترت هەبوو لە پشتیەوە؟ بێگومان ئەمە یۆک مێژوو بمێنێتەوە چونکە ئەو بە تایبەتی هەم بیرەوەریەکانم ئەو نامە ئەو بەشێکیش کەمن لەو نامانەی کە لامە لەو فتری کە من لە ساڵی 76 تاکو لە دەرەوە بووم تاکو تەبان بێگومان ئەمانێکی ئیسە هەیە لە 76 تاکو دەوری کۆتایی ساڵی 90 یانی تۆبری هەتا 2000 ئەو نامانن. نامەی ترم زۆرە بە سەدان نامەی ترم هەیە کە لە ئاڵوگۆڕ کراوە لە بینی من و لە بین سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و مام جەلال و کاک نەوشیروان و هەموو ئەو سەرکردانە و ئەوانە مێژوون. ڕاستە هەروە لەو پێشێکی ئەو نامانەیە ئەوەش نووسیوە دیارە ئەو نامانە و ئەو ئاڵۆگۆڕی ڕایەنە لە کات و زەمانێکی خۆی دابووە کە لە دوای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و لە دوای ئەوەی کە کۆمەڵە شتی ناخۆش ڕوویاوە لە بەزوستین ڕزگاری خوازی گەلی کووردا وەکو شەڕی ناوخۆ وەکو دیارە بە زمانی ئەو نامانە هەریەکە و بە زمانی ئەو سەردەمانە نووسراوە. ناتوانێت ئیساشەیە ئەو زمانەی ئێستا ناگونجێ لەگەڵ ئەو زمانی ئەو سایان ئەو زمانی ئەو سا لەگەڵ ئێستایان ناگونجێ بەڵام ئەوە مێژووە دوایەوە لە بۆ نامەکانیش ڕەنگە هەندێ برادەر پێشێکم بۆ نووسیوانی برادەر پێی وابێ پێیان ناخۆش بێت چونکی هەندێ شتیتیا هەیە یان لە مەسەلەی مەسەلەن بڵێن نەو دووبەرەکانی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دروست بووەکو ئاڵای شۆڕش وەکو عادە کۆمەڵە شتیکە وەکو وەختی خۆی ئەمە کە کێشەی شەڕی ناو خۆیمان هەبووە لەگەڵ قیادی موقەتەی ئەو سایە وەکو با بڵێن ئەمانە هەمووی ڕەنگە کەسانێک بێ بڵێ بۆچی ئەم وەختە بڵاویەکەنەوە بەڵام ئەوە مێژووە خۆی لە هەموو دنیاە هەتا دەوڵەتە گەورەکان کە 25 ساڵ تێپەڕە بێ بەسەر ڕووداویەکە وەکو هەتاکو زۆر نهێنیش بێ ئەو دۆکۆمنتانە یعنی ئەو شتانی کە بەنیێنیشە ئەی خەدان سەر چێتە مەکتەبەکانەوە بۆ ئەوەی نەوەکانی ئەو نەوەی ئێستاوە ئەو نەوەکانی داهاتوو استفادەی دەکردن وەکو مێژوێک. ئەمە هەر نامەیەکیش بۆ خۆی یەک چیرۆژی گەورە لە پشتێوەتی بۆ چەندین سەرچاوە سوودی لێوە بگیرێت بۆ هەروە بۆ ئەو کەسانێکەوە توێژینەوە ئەکان بۆ ئەو کەسانێک کە ئانێو لە ڕزگاری بزنەوە ڕزگاری خوازی گەری کووردە شارەزابن و دید و بۆ چوونی سەرکردەکانی کورد چۆن بووە بەڕای من زۆر بە پێویستم زانێ وەکو مێژوێک بۆ بیرۆوەرەکانیشم بەشێکی کە من طبعاً ئەو نامانە ئەگەر بمەوێ یان ئەگەر تەمەەن ڕێگەم بە بڵاوی بکەمەوانێ زۆرن بە سەدان نامان کە هێشتا بڵاو نەکراونەتەوە شڵاتەمە درێژەوی و بڵاویشانەکەیتەوە هەمویان بڵاوەکرێتەوە کەی بڵاوەکرێتەوە چۆنەوە نازانم. بیرۆرەکانیشم بەشێکە لە شێوەی پرسیار و وەڵامایە باشە ئەزمموی کارکردنتە یان ژیاننامەی خۆتە لە بیرەوەریەکانە یان لە ژیاننامەی خۆمە زیاتر و زیاتر ڕاو بۆ چوونی خۆشمە لەسەر ڕووداوەکان من ڕاستەوەکو ڕوودا و من هەر لە باسی ئەوم کردووە لە چۆنەتی لە چی خێزانێکم و لە چیەوە هاتووم و ئەم شتانە وەکو بڵین
ناو ئەمشتان دەکە ئەین کاتە پلەکانی خوێندن چی کردو چی نەکردووە جگەل لەمانە بایۆگرافیەکی خۆتە هەموو ئەو پرسیارانی کە لێم کرا وەڵام ماوەتەوە سەبارەت هەلە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێش ئەوەش وانەیە من لە هەر سەرەتەکانی شەستەکانەوانێ لە شەشی سەرەتاییەوانێ تێکەڵاوی سیاسی بووم و باسی ئەوانم هەموو کردووە و لە پاشەوەی تێکەڵاوی سیاسی بووم هەم لە قۆناغی قوتابیمە هەم لە قۆناغی با بڵێن قۆناغەکانی توای زۆر چالاک بووم و بەهۆی ئەو چالاکیانەی خۆمەوە چەند بە دیمەن کوڕێکی زۆر لاواز و بچووک و ئەوە بوون لە مەسەن بوو نمونە شێهینەکانە من لە ساڵەکانی 60 لە صنفی دوی متەوەستەوانێ لە یەکێتی قوتابیانی کوردستان یەکێکم لە سەرکردەکانی شاری سلەیمانی یەکێتی قوتابیانی کوردستان کە ئەوسا کاگنەشوان وەکو لەوە شاباسم کردووە دایمە خاوەنی داهێنەر بووە وەکو بڵێ سیستەمی پورە وەکو پورەی هەنگی هێنا پێشەوانە من بەرپرساری پورەی خۆر بووم لەو کاتیاکە سەرپەرشتی عادادی سلێمانی و عادادی وەتەن و ئەو ناوەندەکانیە کرد من لە صنفی دوی متەوەستە بووم ئەوانەی لە سەشی بڵێن لە 5 ناوەندی بوونان 4 ناوەندی بوون زۆر من گەورەتر بوون و بەتەمەنتر بوون و ئەزمونیشیان زیاتر بوو چوم ئەیانوت قوتابێکی لاوازی صنفی دوی متەوەسط چۆنە بێ بە پرسیاری ئەوان داوای نامەی ڕسمیان لێ کردم طبعا نامەکەنەوە ئەو شتانە مەقسەمەوە لەو سەرەتایەوانەوەنێ ئەنجا دوای لە 64 بڵێن دووبەرەکی کەوتەوانە لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و بڵێن بەرزانیە من خۆم بەلای باڵی مەکتەبی سیاسی ساکردەوە لە ئەوڵەوانێ ئەتر باسی ئەو سەردەمانە بە سەردەمانی کەوا ناکۆچی هەبووە لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و باسی بەرزانیە و باسی ئەوانم کردووە جا وەڵامی پرسیارەکانە دوای ئەوە هەتاکو هاتوۆتە ساڵی 1970 تا ئەو کاتانی کە یەکێتی کۆمەڵی ڕێژدار کۆمەڵی مارکسیینیایی کوردستان دروست بوو من خۆم شەرەفی ئەوەم هەیە یەکێکم لەوانەی کە هەر لە سەرتاوە بەشداریم کردووە لە دروستبوونیە و تاکو بڵێم هەموو یەکێ بووم لە قادەکانی کۆمەڵی ڕێژدارانی کوردستان لە سەرتاوە لە سلێمانیە دوای ئەوە لە تێکەڵاوبوونەوەی بە هەردوو باڵەکە باڵی مەکتەبی سیاسی و باڵی بەرزانی لە ئەنجامی ئەوەیە بووم بە بڵێن لە جامی ئەو ڕێکەوتنی لە نیوان هەردوودا بووم بە ئەندامی ناوچەی سلێمانی کە با بڵێن لە دوای تێکەڵاوبوونەوەیەوە کۆمەڵی هەموو ئەو بەسەرهاتانی کە بەسەرمە هاتووە لە ژیانمە هاتووە باسم کردووە لەوانەیە بە دوور و درێژی جگە لەوەی کە ئەو فترەی کە لە پاش دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ساکو شەرەفی ئەوم هەیە هەر لە سەرەتای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە من ئەندامێکی چالاکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم کە چشمە دەرەوە من لە 76 چوومەتەوە لە 77ەوە بووم بە بەرپرسیاری لقی ئەوروپای یەکێتی نیشتیمانی کوردستان و لە 76ەوە بەرپرسیارێ ڕێکخراوی کۆمەڵی ڕەنجدارانی کوردستان تاکوونەوە دوو ئەمان هەموو لەو برین بیرەوارانیان باس کراوە و چۆنێتی و چۆن نەبی و دوارە لەو نامانەشی تایەتی مەسەکە مامجرا ساڵی نهایەتی 76 هاتووە بۆ پاریس کرد کە من ببینێت و باسی ئەومان کردووەکە ڕێکخراوی کۆمەڵە دروستکەین و دوای ئەوە چۆن لەسەر ڕێنمایی ئەو کۆبوونەوەی چیفراوانمان کردووە ڕێکخراوی کۆمەڵەمان داناوە و ئەو نامەکانی هەیە من نامم بۆ نووسیەوە ئەوژ ناوی جابی ئەومەتوانێ یەکیان لە 36 ساڵی 1970 جابەکەی مامجەلالە وازانم ئەوەی کە بەبیر مابێتەوە هەموو ئەوانە باشی باس کراوە دوای ئەوەش لە هەشتاکانە هەموو نامانەی کە بۆم هاتووە یان نامەی سەرکردەکان بۆ کامەی کاگنۆشی مامجەلال و منەوشیروان و با بڵێن سەرکردەکانی تری یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ڕێژدەران بەشی زۆری ئەو نامانەی لەم هینە لەم بەشایەتایەتی ئەمە لە بیرۆوەرکانش بە هەموو شتانە بە کورتی باسم کردووە و بەشێکی لە بیرۆوەرکانشم خۆم بە شانازیەوە ئێڵێم بە وەفام من بۆ برادەرەکان و هاوڕەکانم ئەو هاوڕیانەی بەداخەوە ئێڵێم بەشێکی زۆریان کە ساچێت نەماون و لە ژیانە نەماون کە من زۆر جار وەکۆڵێت تەعنیبی زەمیری خۆمەکەم ئەڵێم ئەوان شەهید بن و ئەدام کراونەوە من هێشتا لە ژیانەوە وەژیم و ئەوانە وەفایە بۆ هەواڵانەی خۆم و بۆ سەرکردەکانی خۆم
بەشێکیشی ئەوە لەسەرەوەکو بڵێن لە دید و بۆ چینی خۆمەوە مەسەرەن باسی زیاتر لە سیلا پەرام لەسەر مامۆستا برایم ئەحمەد لەسەر مام جەلال دوای ئەوە لەسەر شەیدەکان وەکو شەید ئەحمەدی مهندس وەکو محمود مەلا عیزەت وەکو حەمەد چاوشین وەکو شەید جەباری حاجی ڕەشید وەکو دارەوی شەهنووری وەکو هەموو ئەوانە کە هاوڕێی نزیکم بوون وەکو کاکشازاد کە زۆر نزیکم بووە زۆر قەزاری ئەوم هەموو ئەوانە شتم لەسەر نووسیون و وەکو وەفایەک بۆیان بەڕێی من ئەوە لە بیرۆەکانمان هەمووی ئەو شتانی تیا هەیە ئەوەی کە هەیە ئەو ئەلبومەشی ئەلبومەکە ئاباسی کێمەمان بۆ کامە هەر وێنەی خۆتیان وێنی شۆڕشە بڵاوت کردوێتەوە من بەشی زۆری ئەو یۆنانەمە کە لە دەرەوە بوو لە دەرەوە بوو لە کۆنفرانسەکانە بەشدار بوو ئێمە کۆنفران هەموو ساڵانە کۆنفرانسمانەگری لەقی ئەوروپا و هەروەها هی کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان هەروەها کۆمەڵی خوێندکارانی کوردستان کەوسە ئەکسان پێوت ئەو بەشەی کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرایەتی تیا هەبوو ڕاستە کوردی با بڵێن ڕۆژهەڵات و ناویسیە ڕۆژ ئاوای تیا بوو لەگەڵ ئێمەیە ئەمانە هەموو بڵین کە چوون بۆ کۆنفرانسەکان لەوانەیە بەشێکی ڕسمەکان هوێنەکان هەیە ئەو کاتێ بەشێکی ئەو کاتەیە کە سەرکردەکان ما بڵین هاتوونەتە ئەوروپا وەکو مام جەلال وەکو کاک نەشیروان وەکو با بڵین کەمال خۆشناو لە کاتانە ئەمە زیاتر پەیوەندی بە کار و چالاکیەکان تێو لە دەرەوەی بەڵێ لە دەرەوەیە ئەجا دوای ئەوەش کە چ لە ئەمریکا بووم لەگەڵ ئەو سەرکردانە وەکو لەگەڵ دیکچینی و لەگەڵ ڕامسوێت و لەگەڵ تەبەن بەیاوەری مام جەلال هەروە لە پارێز لەگەڵ میتەران و لەگەڵ ئالان ژوپێ و لەگەڵ سەرکردەکانی ئەوانە لە هەموو وڵاتانەیە ئەو ڕسمانە هەیە ئەمە لە کاتێک بڵین پێش پرۆسی ئازادی لە دوای پرۆسی ئازادی شەوانێ کە بووم بە ئاباڵوی ئەس لە چین بەشێکی زۆری ڕسمەکانم یۆنم زۆر هەیە لەگەڵ سەرکردەکانی لەگەڵ سەرۆک کۆماری چین و لەگەڵ سەرۆکوەزیرانی چین و لەگەڵ هەموو کاربەدەستانی لە چینان بەشێکی زۆری ئەوەیە بەشێکی تریشی ئەوەیە ئەو سەفەرانێکە کردومە چوومەتە یابان چوومەتە کۆریا چوومەتە هەر وڵاتێک لەگەڵ سەرکردەکان وەزیریەکانی دەرەوە سەرۆکی وڵاتانە وەکو سەرۆکی ئازربایجان کازاخستانەوانە ئەو ڕسمانی هەموو تیا هەیە ئەمە جگە لەوەی کەەوە ڕسمی خەزانیشی تیا لەگەڵ ماڵ و مناڵی خۆم و ئەو شتانە ئەو میوانانەی کە هاتوون تقریبن ئەوە بەشێکی یەکجار کەمە لە هەموو ئەو یۆنانەی کە هەمە وەکو مێژوویەک و وەکو هەم وەکو چالاکیەک و وەکو ئەوەی کە لەو کاتانەیە چی بۆ چی نەبوو وەکو ئەزمونێکی خۆشت زۆر باشە ئەم یۆنانە با بڵم ئەم نامانە دادناوە هیچ ڕوونکردنەوەیکت نەبووە لەسەری ینی هیچ ڕوونکردنەوەی کردنیەوە لە سەرنامەکانیان پێشێکم نووسیوە بەڵامێتر دوایی نامەکان وەکو خۆی و تایپ کراوە تیشەوە پارایۆزەکانی نووسراوە چێ لەو نامانەیە ئێمە وەختی خۆی ناوەکان بە کۆد بوو مەسەرنی سەکاک نەشێوان ناوی مەولود بوو مامجلان ئەنوای ناوی هەبوو عەجولی ناوە بوو مەسەرن پیرۆتی ناوە بوو ئیتر زۆر ناوی کە هەبووە هەر نامەیە لە پارایۆزەکان نووسراوە بە قسەت لەو ناوانە چێن زۆر باشە ئەمەی بیرەوەریەکان زمانی نووسینەکە سادە و ساکارە بۆ تێگەیشتنەوە زمانێکی ئەدەبیات و هیچ ئەدەبیات و شتانە من نەکردووە پرسارم دەکراوە منش پرسارەکەم جابەتەوە دەقی پرسیارە وەڵامەکەشی تۆمار کراوە زۆر باشە بیرەوەریەکانی تۆش تا چەند سوودی لێبێت وەکو سەرچاوەیەک بەڕای من وەکو ئەزمموی ئینسانێک سوودی ئەبێت چونکە زۆر ڕووداویشی تایە کە باسەمە کردووە پێ بڵم لە قۆناغە جاجەکانە هەموو قۆناغە جیانجیانە مێژووی خەباتی سیاسیە لە لایەکەوە لە لایەکی شەوانێ بەشداری خۆم و چالاکی خۆمە ئەوانە هەمووی بەجێ هێندەکرێت باشە دوتوی چاپ و ئەوانە بەوەی بتوانانی ئەو کاڵیتی تاو نامەکان پیشانبی چۆن کارتان لەسەر کردووە وەڵاوە کاک جەمال لۆلۆ بەشی زۆری کرد ناوەکان کە ئەو نامانە بەشی زۆری ئەو هینی کردووە خسوێتی کۆمپیسکانی کردو لە کۆمپیوتەرایە هەمووی و ئەو نامانەی کە لەم بەشەیە من هەمووی موافقەتم لەسەر کردووە کام نامانە وەکو بەرگی یەکەمیان وەکو بەشی یەکەمی نامەکان کە بڵاو کرێتەوەن زۆر باشە پرۆژەت هەیە لە داهاتووە وردەوردە دەست بکەی بە نامەکانی تریش بڵایم بکەیتەوە وڵاو پرۆژێ هەیە بەڵامەتەمە ڕێتەیە من پرۆژەی ترم هەیە من ئەمە تقریبان من ئەوەتی بێگومان من لەبەرەوەی لە کاتی ئیشکردنمە لە چ لە ئەوروپا بوو بێتم چی وەکو باڵەز بێتم کارم نەبووە
ینی مەجالم نەبووە بوارم نەبووە کە بتوانم بنووسم ینی نووسینم هەیە نووسین هەموو نووسینەکانی من سیاسیە چ لە بواری لە یەکێتیا بێت چ لە کۆمەڵی ڕۆژدارانە کوردی ڕەنگە لە ڕۆژێکە ئەگەر تەمە ڕێگەمدان نووسراوەکانی خۆم کە لەو فتریا بووم کە درەوشانەوەی بیر و باوەڕ بۆ چوونمە کە بڵاوم کردوێتەوە وەکو نووسینی خۆم نەگوەکو بڵێن شتی سیاسی ئەوانش بکەم بە کتێبێکیان بە نامیلکەیەک کتێبێک زیاتر دەرەچێت نامیلکە ینی پشتێکی بچوو ئەگەر دەرەبێنسم زۆرە بێت ئەوانش بێگومان هەموو لە پرۆژەمایە بەڵام وەکو وتم من ئێستاچێ پاشەوەی کەوتم مەجالم نەبوو چونکە من لایەکەوە قوتابی بووم ئەم خوێن قوتابی دکتۆرا بووم کە دکتۆرا و مەستەرە یەکێ لە مادەکانی کە بە یەکێکە لەوانی کە ئاسان نییە وەکو من فیزای ئەتۆمی و فیزای زەڕێی دکتۆران تێوەرگرتووە چواردە توێژینەوەی زانستیم هەیە کە لە گۆڤارەکانی زانستیەکانی جیهانە بڵاو بۆتوانێ لەگەڵ ئەوەی کەوا من هەم ئەم خوێن هەم دکتۆرامە کرد هەم مەسئولی لە پرسراوی لەقی ئەوروپا بووم هەم هی کۆمەڵە بووم لەبەرەوە زۆر مەشغوڵ بووم لە بەیانەوە ئیشمە کردووە تاکو سعات دوی شەو سعات دوی شەو ئەوانە کە لە کاتێکە لە قۆناغی قوتابێتی مادوایی کە بووم بە باڵۆز بە هەمان شێوە یعنی هیچ بوارێک من نەبووە بە طبیعەتی خۆم کابراایکی جدیم کابراایەکەم کە دانیشتن نازانم حەزەکەم ئەو کار و بارانەی هەمە کە بیکەم تەمەڵیتیانەکەم بە هیچ شێوەیەک لەبەر ئەوە بواری ئەوم نەبوو کە دابنیشم پاشەوەی کە خانە نشین لە 2016ەوە دەستم کردووە بە نووسینیش لە بوارەکانی خۆمان لە بواری سیاسی لە بواری دیبلۆماسیە خۆدانزانێت پێش ڕەمەزان کتێبێکی کەم بڵاو بەوە هێنێ لەسەر دیبلۆماسیە تقریبان 800 ئەو نەلاپەڕەیە هەموو چمکەکانی دیبلۆماسی گرتوێتەوەانێ ئەو وەکو بەرجی یەکەم بەرگی دووەمەشم بەدەستوێ نازانم کە ئەبیانە هەروەها پێش ئەوەش کتێبێکی باشم لەسەر ئەویش تقریبان 700 لاپەڕەیە 750 لاپەڕەیەکە لەسەر چین لە هەموو ڕوویەکەوە کە چون چین کە ئەو تەجربەی خۆم هەم بووە بڵێن لە ڕوانگەی دیبلۆماتێکی کوردەوانە نووسیمە هەموو قۆناغەکانم باس کردووە کتێبێکی زۆر ئەوانی کە خوێنیانە تۆ زۆر بەدڵیان بووە وەکو سەرچاوەیە بۆ تۆژینەوەی بۆ خەڵکانی ئەکادمی بۆ خەڵکانێک کە ئەیانەوێت بەتابەتی قوتابیانی زانکۆ کە بڵێن توێژینەوە بکەن لەسەر چین لەسەر تەجربەی چین و هەروە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بخوێنەوە ئەتوانێت استیفادەیەکین ئەو تەجربەی ئەوان کە کردویانە 2008وانێ تین سیاوپینگ کە دەستی کرد بە چاکسازی چین ئەو ساواکوونیە لە 1970 GDP پێکەپیتا یعنی دەستکەوتی ساڵانەی یەک فەردی چینی $50 بوو لە ساڵێکە $50 بوو بۆی سەکەشتۆتە دەوری بەری $44,000 لە ساڵێکەنج بزانە بەهۆی ئەو چاکسازیانیەوە کە دەستی پێکرد من لە ساڵی 2004 کە گەشتمە چین وەمزانێت چین وەکو کۆریای سەرو وایە دواکەوتووە زۆر دواکەوتووە شتێک کە چیم کە شنگایان بینین یەکسەر لەگەڵ هاوڕەکانمە و پیانەمە دوتم ئەمەش نیویۆرکی تازەیە نیویۆرک لە هەموو ڕوویەکەوانێ لە ماوەی 14-15 ساڵە ئەو هەموو پێشکەوتیان کردووە ئەوانە باسی بە درێژی باسی ئەو چاکسازانەوە بوارانە کە کردومە چۆن هەنگاویان ناوە چیان کردووە ئەگەر بۆ میلەت ئێمە زۆر زەروریە کە چۆن بتوانن ئەمەتەوەتانێ نازان چەند ساڵە 2023 تاکو 20 ساڵی ڕەبەقە بەڵام تاکوی سەچێن ناڵم نان نێبی خۆین بە ئەنی ئەبینی ژێرخانێکی ئابووری بتەومان هیچمان نییە بتەوی چی هەر نیمانە ئەگەر بە حقتا ڕازگۆ بینان لەوانێ ئێمە ئەوان لەو ماوەی هینە خۆیدا ئەساسە کە چاکسازیان دەست پێ کرد لە 1970 دەستیان پێکرد لە تانەوەت هەر برین ئەخوا ئامادەکردن و ئیشکردن و لەسەری لە نەوەتوانێت دەستیان پێکرد من چوم کە گەشتمەوێ ساڵی 2004 یانی 14 ساڵ لە 14 ساڵە ئەو هەموو پێشکەوتنیان بەدەستێنا بوو لە وەکوتم لە $50 ساڵانەی فەردێکەوانێ بگاتە ئەو 4,000 جا مەخسەمەوەیە ئەوانە ئەگەر بیانەوێ خەڵکانی ئەوانەی توێژینەوە و ئەکادمیوانە توانین سوودی لە وەرگرن ئەوش بەرهەمێکم بووە هەروە بەرهەمەیە هێنە شتێکم لەسەر هێرۆخان نووسیوە وەکو بڵاوکراوەکم لەسەر هێرۆخان نووسیوە هەروە ئەویش هەر ڕۆژنامە نووسێک تری برادری خۆمان با بڵێن هینی مەودا پرێس ئەویش بەشێکی مقابلەکانمە
چۆن چوومەتە جنێف و لە جنێف چیم کردو ئەوانە بەڵام سێ پرۆژەی ترم یانێ بە هەمووی بە کۆی ئەوانەی کە 2016 نووسمە تاکو ویساگاتە حوت بەرهەم ئەمە سیانیانە چواری تریش وەکوتم ئاماژەم پێ کردووە لە داهاتووە سێ پرۆژەکەم بەدەسەوەیە نازانم تەمەەن ڕێگەی ئەدایاننا شیشان لەسەر وەکو ئەڵێ دیبلۆماسیەتی فرەلایەنە و جنێڤ و متەمەری کۆنگری داماڵینی چەکی ئەتۆمی کە دەورێکی گەورەم بینی لەو کاتێک کە بە سەرۆکی وەکو بڵین نوێنەری عراق بەڵام سەرۆکی ئەو کۆنفرانسی داماڵین چەکە ئەو بە تەمامیان پرۆژەی لە دوای ئەمانە یەکەم پرۆژەم ئەوە ئەبێت هەم بۆ ئیسفادەکردن ئیسفادێکی زۆریە بێ بۆ خەڵکانی ئەکادمی و زانکۆکان و بۆ مەکتەبەی کوردیش دوای ئەوە دوو پرۆژەی ترم بەدەستەوە یەکێکیان ئەوەیە لەسەر ڕێکەوتن نامەی پاریس کە لە دوای لەنەوە چوارە شەڕی ناوخۆکە وەفدی هەردوو لایەشێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتیکیان بانکرا ئێمە هەفتەیەک لە قەسری ڕامبوویە کە قەسری کۆشکی سەرکۆمار بوو لەوێ هەردوو وەفدەکە دانیشتن تا گەشتن نەتیجە و ئەنجام و ئەگەر ئەو وا بریار بوو کە لە بۆ کۆتایی ئیمزاکردنی مام جەلال و کاک مەسعود بێنە ئەوێ و بتران خۆشی هەر باسێکیان ئیمزای بکەن و ئەوە بکرایەوە جێبەجێ بکرایە بەڕای من لەوانەیە کوردی سەر لە قۆناغێکی ترا بۆ چونچێ میتران کە کلینتۆنی بینی بوو میتران و مادا میتران کە کلینتۆن و هێلاریان بینی بوو ئەو کاتە زۆر شتیان باس کرد بوو لەبارەی کوردەوانە و لەبارەی ئەو هەنگاوانەی کە بنتێن بەڵام بەداخەوەی تر ئەو ڕێگوتن نامەیە درایە دەستورکەکان و دواییتر من ئەمە سەرەوە بنووسم یانی هەموو وەسایقەکانم هەیە هەموو شتەکانم هەیە دۆکۆمنتەکانم هەیە ئەوش هەر بۆ هین بۆ من ژووت شتێکی زۆر بە کەڵکە بێ بەڕای من دوای ئەوە هەروەها لەسەر دیبلۆماسیێت دووشتی ترم هەیە کە ئەویش بە تەمام ئەوانش بنووسم دەستەکانە خۆش بێت نازانم ئینشەڵا فریاکەوی دەست خۆش بێ لە شەساغ بێ بە هیوای کاری باشتر دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد سابیر هەم بەرهەمەکانی و هەمیش بەشداریکردنی لە پرۆگرامەکە